بە ئامادەبوونی هەریەکە لە ڤاڵان مەحموود سەنگاوی فەرماندەی میحوەری گەرمەسێری هێزەکانی پێشمەرگەی کوردستان و شێرکۆ میروەیس ئەندامی سەرکردایەتی و لێبستراوی مەڵبەندی هەشتی خانقینی یەکێتی نیشتمانی کوردستان و هاوڕێ و هاوسەنگەران و کەسوکاری سەربەرزی پەردە لە سەر وێنەی شەهیدی فەرماندە لیوا کەمالی حەجی ئاغا لادرا و پردی ئاسنینی جەلەولایش ناونرا پردی شەهیدی فەرماندە لیوا کەمالی حاجی ئاغا. و ئەمڕۆ کەمالی حاجی ئاغا کە لێرە پەردە لادێن لەسەر وێنەکەی و هەمان ئەم پردەیش پردی گوڵاڵە بە ناوی شەید کەمالەوە ناونراوە. ئەمە حەقێکی زۆر کەمە بەو پیاوە قارەمانە و ئێمە ئەگەر دەستاتمان بواە پەیکەرێکی ئاڵتونمان لێرەدا بنایە بۆ کەمالی حاجی ئاغا و بۆ هەموو هاوڕێکانی کە لە دوورەوە هاتوون و لێرە گیانی خۆیان بەخشیوە. جارێکی تر لێرەوە سەری ڕێز دە بەردەم پەیکەری کەمالی حاجی ئاغا و هەموو شەیدانی ڕێگای ڕزگاری میلەتەکەمان و شەیدانی گەرمەسێردا ئەنوێنین و کەسوکارەکانیان دڵنیاکەینەوە کە ئێمە ڕێبواری ڕێگەکەیانە بین تا ئەو کاتی میلەتەکەمان بە هەموو ئاواتەکانی خۆیگە. کەسوکاری سەربەرزی شەهیدی فەرماندە لیوا کەمالی حاجی ئاغا ڕایانگیان کە لەسەر ڕێبازی پیرۆزی شەهیدەکەیان بەردەوامن و سەربەرزن و هەمیشە شانازی بە شەهیدەکەیانەوە دەکەن. ئێمە وەکو بنەماڵە شێت کەمال زۆر سوپاسان دەکەین و بەڵێنی ئێمە بۆ ئێوەمانان و بۆ گەرمیانەکان و بۆ هەموو کورد ئەوەیە کە هەمان ڕێبازی شێت کەمال لە ڕێبازی ئێمە و هەمان سەنگەرد دەپارێزین و هەمان ئەو ڕۆحێتەمان تێدا کە خوێن خۆمان ببەخشن پێویستی بۆ ئەم خاک و بۆ وڵاتە. کەمالی حاجی ئاغا پێشمەرگە و پارتیزان فەرماندەی ڕۆژگاری سەختی کوردایەتی لە ژیانی پێشمەرگایەتیدا چەندین ئەرکی پێس پێراوە کە سەرکەوتوانە ڕای پەڕاندووە. تا دوجار بووەتە فەرماندەی لیوای 122 بتوێنی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە بەرواری 22 هەشتی 2014 لە جەلەولا شەهید بوو چووە کاروانی نەمران و لە دوای خۆشی 4 جگەرگۆشی پێشکەش بە گەل و نیشتیمان کردووە بە مۆشەخانی گەلی کوردستان جەلەولا.